دوای بەدواچوون و گەڕان لە درێژەی کار و چالەکانی شابەشکانی قایمقامەتی سلێمانی ئەمڕۆ بڕیارماندا بە داخستنی کاریەکی بەرهەمێنانی خواردنەوە کحولیەکان و لەگەڵ کۆگایەکی خواردنەوە کحولیەکان بەوە کاریەوەی کە دوو جۆر مەشروبی تیا بووە. یەکەم ئەو شوێنانە مۆڵەتیانەیە کە پێویستە مۆڵەتی ڕسمیانە بێ، هەم کارێکە کە مۆڵەتی ڕسمی بەرهەمێنانی هەبێت، هەم ئەو کۆگایی کە مەشروبەکە ئەفرۆشە پێویستە مۆڵەتی هەبێت لەلایەن بڕباتی گەشتوگوزاری سلێمانیەوە مۆڵەتیان نییە و ئەو مەشروبانەی کە لێرەیە دوو جۆر مەشروبیە کە جۆرێک بیرەیە کە بە ئاسانی تەرەخی لێ بێت و گومانەکری لەسەر جۆر و کوالیتی بیرەکەی، دووەمیشیان جۆرێکتر ڤۆدگایە کە شەرکەیەکی فەڕەنسیە کە ئەمە خۆی شەرکە فەڕەنسیەکەیە، بەڵام هەمان ڤۆدگا بە شوشەی بەتاڵ لەناو کارگەکە هەیە کە لە کارگەکە تێگرێتەوە، بەڵام لە کاتی داخڵبوونی بۆ هەرێمی کوردستان لێبڵێکی تێپێچراوە بۆی کە ناوی شوشەکە دیار نەبێت بۆی کە ڕێگەی پێ بدرێت هەرێمی کوردستانەوە، بەڵام لە کارەکە لە پارێزگای سلێمانی کاری ئەوە کراوە مەشروبی تێکراوە بە هەمان نرخی ڤۆدگاکە فرۆشاوە کە نرخێکی زۆر درانە. دیارێمەکو شابەشکانی قایمقامەتی سلێمانی ڕێگە نایەن کە خواردن و خواردنەوەکان بە شێوازێکی ناتەندروست و پێچوانی ڕێنماییەکان و بەپێی کوالیتی کۆنتڕۆڵ نەبێت بدرێ بە وڵاتێن. بۆیە بۆ مەبەستا ئیجراتی یاسایی لەگەڵ ئەو شوێنانەکەی کە ئەم کارایان کردو ڕێکاری یاسایی بەرامبەریان نەگری نەبێت. وەک ئاشکرایە هەموو بابەتێکی خواردن و خواردنەوەکان و دەرمانیش کە دێتە ناو کوردستان و ناو شاری سلێمانیەوە پێویستە پشکنینی بۆ بکرێت لە ڕێگەی تاقیگەکانەوە یاخود لە ڕێگەی دەستگای فەرمی کوالیتی کۆنتڕۆڵەوە کە سەر حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئەم جۆرە خواردنەوە سەرمەستیە دەستی بەسەر داگیراوە کە شوشەکانی بەوەقاڵی هێنراوەتە ئێرە و ئەو ڤۆدگایی لێرە تێکراوەتەوە. بۆیە ئێمە دڵنیانی لەوەی کە ئەو مادە کولی کە تێکراوەتەوە 100% خۆیەکی وەکو ئەو پێکاتەیە کە پێویستە ئەو کۆمپانیایە پاپەند بێت یاخود نابووە دڵنیاینەوە کە ئەمان زەرەری تەندروستی دەبێت بۆ سەر هاوڵاتیان کە بەم شێوە تەجویدە فرۆشێت بە هاوڵاتیان.